وەزارەتی دادی عێراق هەموو ئەو بڕیار و گرێبەستە کشت و کاڵیانەی سەردەمی بەعسی ڕووخاوی ڕاگرت. پەرلەمانتاران دەڵێن بە هەوڵی سەرۆکایەتی کۆمار توانراوە لە هەنگاوی یەکەمدا ئەو بڕیارانە ڕابگرن و لە داهاتووشدا هەوڵ دەدەن بۆ هەڵوەشاندنەوەی تەواوی ئەو بڕیارانی ڕژێمی بەعسی ڕووخاو کە ئامانج لێی گۆڕینی دیموگرافیای ئەو سنوورانە بوو. بێگومان بە هەوڵێکی زۆری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەکانی کەرکووکمان کە شەو و ڕۆژ لە هەوڵی ئەوەدان کێشەی ئەو زەوی وزارانە حل بکەن، کێشەی ئەو جوتیارانە حل بکەن، چێ لەوەی پارەی گەنمی جوتیارانی کە هێشتا نەدراوە بگەڕێتەوە و بدرێەوە، چێ لەوەی کەوا ئەو بڕیارانەی کە زەمەنی بەعس دراون ڕابگیرێەوە. ئەمە هەمووی بەشی هەرە زۆری ناوچەدا بڕێنراوەکان لە خانەقینەوە ئەگرێتەوە هەتاوەکو کەرکووک کە جوتیارانێکی زۆر لەمە مستەفی دەبن کە ڕابگیرێ. ئەمە هەوڵمانیاوە هەڵی بۆشێتەوە، بەڵام لەم کاتەیە هەڵنەوەشاوەتەوە، بەڵام ڕاگیراوە کامەش خۆی لە خۆیان هەنگاوێکی باشە و دواتر هەوڵەدەین لە ڕێگەی پەرلەمانەوە بە بڕیاری پەرلەمان ئەو بڕیارانی کە لە زەمەنی باسا دراون هەمووی هەڵبۆشێتەوە. ئێمە پێشووتر لە لای سەرۆک کۆمارەوە دواتر لەگەڵ ڕئیس مەجلیسی قەزای دکتۆر فایق زێدان کە کتابێک دەرچوو بۆ مخاتەبەی محکەمەی کەرکووکیش کرد کە بۆ عەقدە کۆنانە نەڕۆنەوە، عەقدانەی کە دیموگرافیای ناوچەکە گۆڕێەوە کە عەرەبیان هاوردووە لەوێ نیشتەجێیان کردەوە بۆ ئەرزانیان بدەنێ، بەڵام بەداخەوە محکەمەی کەرکووک تا ئێستا ئەوان شەخصانەی لەوێن پەیوەندیان هەیە بەو خەڵکانی هاوردانەوە نزیکن لەوانەوە لە یەک مکەونن، بۆیە قەرارەکان بەو شێوەیە لەسەر ئاخر عەقدەکە ئەڕۆن. بەڵام بڕیارەی کە ئێستا دەرچووە و بە هەوڵی سەرۆک کۆمار و وەزیری داد و واروها نوێنەری ئێمە لەو لوژنەیە لەگەڵ نوێنەری پێکاتەکانی تریش لە کەرکووک و هەروەها ئەو وزارەتە پەیوەندیدارانە بەو بڕیارەوە ئەمە وای کرۆ تا ئەم بۆ ئەم مەرحەلەیە ئەم عەقدانە ڕابژیرێ. دەوری سەرۆک کۆمار و هەموو لایەنە سیاسیەکان دەورێکی زۆر ئیجابی بووە. دیارە ئەو بڕیارە ئێستا لەلایەن جێبەجێکارەوە وزارەتی دادەوە ڕاگیراوە. خۆشبەختانە ئەم بڕیارە پەیوەستە بە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 لجنەی باڵای مادەی 140 کە پێشترکاری لەسەرکراوە فراکسیۆنی یەکێتی وزارەتی داد بە سوپاسەوە بە تایبەتی وەزیری داد کە ئەم بڕیارە لەم کات و قۆناغەیە کە ئەبینین ئەم گرفتە کێشە و چەڵەمەی زۆری لێ دەبێتەوە. بڕیاری ڕاگررتنی ئەو گرفتانەیدا لەسەری زەویزارەکان لەبەری ئەو گرێبەست هەتاکو ئێستا لە ڕووی یاساییەوە کە هەڵنەش بەشاوەتەوە گرفتی بۆ جوتیارانی دروست کردووە. ئێستا بە ڕاگررتنی ئەو بڕیارانە تقریبا 900,000 زیاتر زەوی دۆنم کاری بۆ ئەکرێت بۆی ئەو گرفتانە لەسەری لابچێ لە بەرەوەی قەراراتی لجنە شئون شیمال بە بڕیاری وزارەتی داد و وزارەتی کشت و کاڵ و ئەو لجنەی کە پێشتر دروست بوو خۆشبەختانە یەکلابۆتەوە دەمێنێتەوە بڕیاری کۆتاییشی لەسەری بدێت لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە. هەروەها جگەلەوە دایان قەرارەتی مەجلس قیادەی سەوری هەڵوەشاوەش هەیە کە کارمان لەسەری کردووە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەوانەش هەڵبۆشێتەوە بۆی بتوانین پێویستمان بە زیاترین کۆدەنگی کووردە لەم کاتەیە. ڕاگررتنی ئەو بڕیارانە دەستپێکێکە بۆ گەڕانەوەی ماف بۆ خاوەن ماف کە چەندین ساڵە کوردانی ناوچە کێشە لەسەرەکان مڵک و ماڵیان لەلایەن عەرەبی هاوردەوە داگیر کراوە. پەرلەمانتارانیش بەڵێن دەدەن هەوڵەکانیان چڕ بکەنەوە و کار بکەن بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە و شوێنەواری تەعریب. بە مۆشێخانی گەلی کوردستان، باغداد.